بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، خوا جل جلاله لقرآن أفرمي وأزلفت الجنة للمتقين غير بعيد. بەهەشت ڕازاوەتەوە و نزیک خراوەتەوە لە کەسانی متەقی، دوور نییە بەهەشت. ئەمێ ئەمڕۆ لە خزمەتتانە باسی بەهەشتی نزیک لە ئێمەوە بکەم. بەهەشت پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ نە چاو بینیوێتی، نە گوێ بیستوێتی، نە چێژی بەهەشتی کردووە، نا بە دڵی هیچ کەسێکە نەهاتووە بەهەشت چۆن. هەتا ئەم لەحظەیە شێوازەکەی کەیفیەتەکەی هەندێک نمونەی داوینەتێ خوای گەورە لەسەر زەوی. ئیتر ئێمە لەم نمونانەوە ئەمانەوێ بەهەشتی خوا بناسین. پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم بۆی ڕۆشن کردوونەتەوە هەندێک لە بابەتەکان فەرمایشتەکانی خوا، ئاەتی قورئان، هەندێک سوچەکان و پەردەی لەسەر هەندێک شوێنی بەهەشت هەڵداوەتەوە بۆمان. ئەگەر نا دڵیشمان نازانێت چۆنە، نازانین ئەو پاداشتەی کە خوای گەورە بۆی بنیات ناوین چییە، تەنها ئەوەندە ئەزانین ئەم ژیانەی ئێرە ئەم هەموو جوانی لەسەر زەویە ئەیبینی. وەرن سیرکەن، چاو بنووقێن لەگەڵ مناو سەری ئەم سەر زەویە بکەن، لە مرۆڤ، لە هەموو ئاژەڵەکان، هەموو هەسارەکان کە ئیمامی غەزالی ئەفەرمێ یەک ئەستێرە نییە لە پێناوی ئینسانە دروست نەکراوی، سەواء ئینسان بزانێ خەیرەکەی چییە یان نەزانێ. سەیری گژوگیا، سەیری هەرچی شتێک سەیرەکەی لەسەر زەویە بەم هەموو جەماڵات و کەماڵاتی کە ئیبینی لەسەر زەویە. ئەمە ئێرە شوێنێکە کە خوا دروستی کردو بۆ ئیمتیحان، بە کاتیش دروستی کردو، بۆ ئەبەدی دروستی نەکردو ئەوەندە جوان. ئەبێ شتێ خوای گەورە بە ئەبەدی دروستی کردبێ و هەتا موسڵمان تێیە بێ و بۆ ئیمتیحان نەبێ، بۆ پاداش دێ بێ چەند گەورە بێ نازانین. من ئەمڕۆ ئەمەوێ لە خزمەتانە هەندێک کردەوە لە خزمەتانە باسەکەم، کردەوەی زۆر ئاسان، بە ئاسانی هەریشێکمان ڕۆژانە کردومانەوە ئەتوانین بیکەین. کەچی سبحان الله ئەو بەهەشتە عەزیمە بە قسمەتمان ئەبێ ئەگەر ئەو کردەوانە جێبەجێک. یەکەم کردەوەیان کەفالەت اليەتیم. لە زیهنی خۆتە، لە دڵی خۆتە دابنێ ڕۆژێک لە ڕۆژان تۆ کەفالەتی هەتیوەکەت کردوێ، با پارەت نەبێ، بڕیار بدە، نیەت بێنە خوای ئەگەر هەم بوو کەفالەتی هەتیوە ئەکەم هەتا ئەو کاتی کە گەورە ئەبێت و پێ ئەگە. پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ طبعا کەفالەتی هەتی و ئەنواعی هەیە، ئەشکاڵی هەیە. ئێمە بە فەزلی خوا لە کوردستان هەتا ئەم لەحظەیەش بڕواکەن هەتیوەکان بەرناکەون. ئەوەنە خەڵکی پیاو زۆرە لە وڵاتی ئێمە، ڕێکخراوی زۆری ئیسلامی هەیە، خەڵکی خێرخوازی زۆر باش و پیا و مرد هەیە. بۆیە لەکوێ هەتیوێک ئەبێ یەکسەر دڵی خەڵکی مسلمانی بۆ ئەشنێ، چونکە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم فەرموویەتی ئەنە وەکافل اليەتیم کەهاتەین. من و ئەو کەسەی کەوا کەفالەتی هەتیوێکە ئەبەم شێوازێن لە بەهەشتە. لە ڕوایەتێکا فەرمێ فی الجەنە، لە ڕوایەتێکا فەرمێ بەم شێوازێن لە داخڵبوون و بەهەشتە، یەک تۆز پێش ئەو ئەچمە ناو بەهەشتەوە بە شوێن پێغەمبەریانە صلی الله عليه و آله وسلم ئەڕۆی. فەرمایشتێکی تر ئەفەرمێ خەیر بویوتی المسلمین، باشترین ماڵی ئیمانداران کێیە لەسەر زەویە؟ ئەفەرمێ بەیت فیه یەتیم یحسن إليه، ماڵێکە کە هەتیوێکی تیا بێ چاکەکاری لەگەڵ هەتیوەکا بکرێ. کەفالەتی هەتی و بەشێکی بریتێ لەو مادەی کە پێ ئەدرێ، وەلەو 1000 دیناری تەبع بێ، تەسلیمی کە بە ڕێکخراوێ کەسایەتێکی موسڵمان بۆی بگەێنێتە دەستی هەتیوێک بە ئەمانەتەوە. تەسەور کە خەڵکی ئازا زۆرە لە وڵاتی ئێمە. تەسەور کە لەم شارەی ئێمە تەڵمە شتێک لەو شتانەی زۆر سەرنجی ڕاکێشەوەم لە هەڵەبجە، خەڵکمان زۆرە بە تاقی تەنها ئەژی لە هەڵەبجە، بە تەنها لە ماڵێکەیە، زۆری نەشیان فەقیرن،
بۆ لە کاتی کیمیاوەکە کەسی نەماوە بە تاقی تەنها ماوەتەوە لەم شەوانە لە سوڵحێک بووم تەلەفۆنێکم بۆ کرا چووم ئافرەتێک دوو خانووی هەیە خانوویکی هێناوە بیکاتە کەفاڵەتی هەتی و ماڵێکی هەتی فەقیر کەسیان نییە ئەم ئافرەتە ئەوە یەکێک لە ماڵەکانی لەبەر خاتی خوا بدا بەم هەتیوان ئەبێ ئەم ئافرەتە چەند گەورە بێ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لای خوای گەورە ئەبێ لە هەندێک ڕوایەتە فەرمێ هەندێک ئافرەت هەیە شانە ئەکەن لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بۆ چوون ناو بەهەشت ئەفەرمێ ئەمە تەڵاکێی ئەو دایکانەی کە خزمەتی هەتیوەکەن زۆر گەورن ئەو ماڵێک کە هەتیوی تیاوێ ماڵێکی زۆر گەورە و پڕبەرەکەتە ئەفەرمێ والله من ئافرەتێکی گەنج بووم هاوسەرم وەفاتی کرد بێکەس بووم بێدەرەتان بووم لەبەر خاتری مناڵەکان دانیشتم شوم نەکردەوە خزمەتم کردن خۆم پیر کرد بە دیاریانەوە ئەفەرمێ لە ڕوایەتەکە شانە ئەکا لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم خەریکە پێش ئەو بچێتە ناو بەهەشتەوە دیقەت بدەن ئەوەنە ئەجری مەسەلەی هەتی و زۆر گەورەیە بۆیە هەر یەکێک لە ئێمە بێ پرۆژەکانی ژیانمان بەشێکی بریتی بێ لەوەی چۆن هاوکاری هەتیوێک بکەین چۆن هەتیوێک بەسەر کەینەوە چۆن بێنازێکی باوک تەسەوورکەن ئێمە ئەم ڕەمەزانە ئەوە سفرەی خۆت دائەنرێ هەمومان سفرەکانمان هەموو ماڵ ئەوەستن جارە چاوەڕێەوەکەن کە سەرۆکی عائیلەکە بێتەوە پێکەوە نان بخۆن تەنها ماڵی هەتیوەکانە چاوەڕێی سەرۆکەکە ناکرێت بێکەس و بێدەرەتان شوێنێک فاریغە لە ناو سفرەکەیانە بۆیە یەکەمین کار کە جێبەجێکەین و دەرگای باشمان بۆ واڵاکرێ دەرگای هەتیوە کە لە دنیا تەقەی لێ بدەین دووهەم تاعەتی دایک و باوک چاکەکاری لەگەڵ دایک و باوکە زۆر گەورەیە واللهی دایک و باوک دەرگای بەهەشتن لەسەر زەویە بۆ تو جوان دەرگاکان بکەرەوە بۆی جوان بچیتە ناو بەهەشتەوە خەیری خوان لەسەر زەویە بۆ هەر یەکێک لە ئێمە ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم کەسێک کاتە خزمەتی فەرمووی کێ زۆر مستحقی ئەوەیە من چاکەی لەگەڵاکەم لەسەر زەویە فەرمووی دایکت فەرمووی کەیتر فەرمووی دایکت پاشان فەرمووی باوکت واتە دایک و باوک ئەجرێکی زۆر گەورەیە و دەرگایەکی بەهەشتن کە ئینسان بە ئاسانی ئەتوانێت لێوەی بچێتە ژوورە سێهەم دانە دەستنوێژت گرت هەوڵدە ئیلا دوو ڕکعەت نوێژ جێبەجێکەی پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ لە ڕوئیایەکە بینیم لە ڕوایەتێکە ئەفەرمێ لە کاتی معراجە هەندێک لە زانایان ئەفەرمون چەند جارێ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم خەوی ئەبینی کە ئەچووە ناو بەهەشتەوە تەقەی نعلی کەسێک لە پێشێوە ئەهات و خشپەی نعلەکانی ئەهات لە پێش پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم پرسیاری کرد ئەم کەسێکی وتیان بیلال ئەی بیلال چیت هەیە ئەوە تۆی خسوتە پێشەوە لە ناو بەهەشتە فەرمی والله یا رسول الله صلی الله علیه و آله وسلم هیچ شک نابم تەنها ئەوە نەبێت دەستنوێژم گرت ئیلا دوو ڕکات چەند ڕکاتم پێکرا لە پێناوی خۆیان جێبەجێ ئەەکەم کاتێککە دەستنوێژ تازە ئەەکەمەوە چەند کارێکی ئاسان دەستنوێژەکە تازە کردو دوو ڕکات نوێژ جێبەجێکە ضمانەتی بەهەشتت ئەداتێ فەرمووی پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم فهذه بهذه ئەم بەهەشتەکە بە تۆ دراوە ئەبەم دەستنوێژ و کردەوە صالحە بە تۆ دراوە ئایەتە الکورسی لە دوای نوێژەکان زۆر گەورەیە فرمایشتی پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ والله کەسێ لە دوای نوێژە فەرزەکانی ئایەتە الکورسی بخوێنێ نێوان ئەو بەهەشت تەنها مردن بەس ئیلتیزام کە بە ئایەتە الکورسیەوە سێ کە ئەم دەرگایە چەند ئاسانە هیچی تێناچێ کەمێک بۆستە دوای نوێژەکە تەحمل کە ئایەتە الکورسی قەت تەرک نەکەن لە دوای فەرزەکان ئەگەر هیچ زیکرێکتان پێ نەخوێنە ئیلا ئایەتە الکورسی بخوێنە لەو فەرزە بۆ فەرزەکەی ترت وفاتی کرد إلا دەرگای بەهەشتی لێکراوەتەوە تو ئەچیتە ناو بەهەشتەوە هەر کەسێک سەدەقەیە بکە هەر سەدەقەیە بێ هەر خێر و خێراتێ لە دەستت دێکە جێبەجێ ئەەکەی ئەفەرمێ سەدەقە ئاگری ناو گۆڕت ناهێڵەیە لە ڕۆژی قیامەتە کاتێک کە سێبەرنێ لە ژێر چ سێبەرەکەی سێبەری سەدەقەکان زۆر گەورەیە بۆیە ئینسانی ئیماندار زۆر ئاگای لە سەدەقە بێت یەکێک لەو شتانەی کە دەرگەکانی بەهەشتێ بەسەر ئەکاتەوە بریتێ لە سەدەقە یەکێک لەو شتانەی کە ئینسان لە قیامەتە زۆر خەفەت ئەخوا لە دنیا نەیکردە دووشت نوێژ لەم نەکو من المصلین وەلەم نەکو نطعم المسکین نوێژمان نەکردووە خواردنمان بە هەژاران نەداوە ئەم دوو خاڵە بۆیە چەنێ پێت کرا سەدەقە درێخی نەکەی لە ئاستی فەقیر و هەژارە مزگەوت دروستکردن
کە ئەڵێن مزگەوت دروستکردن لەوە تۆ بڵێ نیمە نازانم چی بکەم چۆن مزگەوتە دروستکەم لەکوێ زانیت مزگەوتێک دروستەکرێت لەم سەرزەوی خوایە بە 1000 دیناری تەبعیش بێ بڕۆ بەشداریکە بە تۆزە ئیشکردن بێ بڕۆ بەشداریکە بە سەرپەرشتی و قسەیەکی خێریش بێ بڕۆ بەشداریکە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ هەر کەس بینای مزگەوتێ بکە بۆ من با زۆر بچووکیش بێ با تۆزێ بە ئەندازی هێلانەی چۆلەکەیە بچووکتر لەوە ئەفەرمێ با زۆر بچووکتریش لەوە خوا یەک بینایی جوان و قەسرێکی جوانی لە بەهەشتا بۆ ئەکاتەوە باشە خۆ مزگەوتێک لەو ئاستە بچووکان نییە مزگەوتێک بە ئەندازی هێلانەیەکی بچووک ئەخر خۆ کەس ئیسفادەی لێ ناکە نا مەبەست ئەوەیە مشارەکە لە مزگەوتێکە وەلەو بەشتێکی زۆر کەمیش بێ بەشدار بە بەهشتی خوا لەوێ چاوەڕێتەکە بۆیە ئینسان جاری وا هەیە بە شوێنێکە تێ ئەپەڕی سێرەکەی مزگەوتێک ئەکرێن نووسراوە کە ئەم مزگەوتە خێرخوای لێ ڕامەوەستە وەلەو شتێکی بەسیط بێ بیخەرە ناوی یان بینای مزگەوت و تعمیری مزگەوت یان مەصاریفی مزگەوت بەلوعەیەکی شکای مزگەوت کە دروستی ئەەکەیتەوە هەموو ئەمانە لە ئەندازی ئەم هێلانەیە گەورەترن کە تۆ سەرفی ئەەکەی لە پێناوی خۆیان ئێمە لە مزگەوتی خۆمان ساڵانە بابەتێکی تایبەتمان دانا بۆ ئەهلی گەڕێک هەر کەسێ ساڵانە بە 600,000 دینار بەشداریکە لە کاری مزگەوت یعنی واتە مانگی 5,000 دەی هەر یەکێک لەو خۆشەویست و عەزیزانەی کە مشارەکە ئەکەن ئەوە چەند ساڵێکە بەردەوام من ئەبێت چەندێک ئەجریان لای خوای گەورە بە گەورە بۆ دانرابێ بۆ نووسرابێ کە فەزیلەتێکی زۆر گەورە هەموو ئەو مزگەوتانی کوردستان ئەیبینن تەسەورکەن حکوومەت گوڵۆپێکیشی بۆ ناکڕ هەمووی پیاوی ناو مزگەوت و پیاوی دەوڵەمەنی بە شەرەف ئەیبا بەڕێوە بڕواکەن تەنانەت پارەی مۆلیدەی مزگەوتەکان ئەهلی مۆلیدەکان ئەیدەن خوا لێیان ڕازی بێ یعنی ئێمە لە خەیروبەیرێکی زۆر گەورەین لە وڵاتی خۆمانە بۆیە لەکوێ بینیت مزگەوتێک ئەکرێتەوە هەنگاوێک بنێ هەوڵێکی بۆ بدە هەر چۆنە پێت کرا ئەجر و پاداشتی خۆت وەرگرە نوێژی زوحا قەت تەرک نەکەی نوێژی ویتر لە یاد نەکەی هەموو مانگێ 3 ڕۆژ بە ڕۆژووبوون لە ئەیامی بیڵە لە یاد مەکە ئەفەرمێ ئەبوو هوڕەیرە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم وەسەتی بۆ کردم کە ئەگەر ئەتەوێ ڕەفیقی من بی لە بەهەشتا ئەم 3 شتە تەرک مەکە نوێژی زوحا نوێژی وتر ڕۆژووی 3 ڕۆژ لە مانگێکە ئەگەر لەکوێیە لە ڕێگایەکە بینیت بەردێ هاتە سەرڕێ جادەیە تێک چوو بوو بە تۆ چاگە کرایەوە ڕێگایەک دارێک بەسەریە هاتبوو ئەکراتۆ بی بڕیت و ڕێکی کەیتەوە درێخیتیان نەکەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ پیاوێکم بینی لەناو بەهەشتا تەنها لە پێناوی ئەوەی دارێک هاتبووە سەر ڕێگە بڕی دارەکە عەزیەتی خەڵکیەدا بڕی بۆ ئەوەی عەزیەتی خەڵک نەدا تەنها لە پێناوی ئەمە لە بەهەشتا بینیم بانگ بێژە بە ڕێزەکان درێخی مەکەن لە بانگە دەرگایەکی بەهەشتی خوا لەسەر زەویە بانگە هۆ دەنگ خۆشەکان لاوە جوانەکان شەرم مەکە لە بانگدانە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ هەر کەسێ 12 ساڵ لە عمری بانگ بدە مەبەست ئەوە نییە بەردەوام بانگ بدە نە 12 ساڵ لە عمری خۆی بانگدان بۆیش 12 ساڵ تەحدید کراوە ممکنە ئینسان لە 12 ساڵە سەوتێکی جەمیل و جوانی هەبێ 12 ساڵ بانگ بدە وەجەبت له الجەنە والله واجبە بۆ تۆ کە بچیتە ناو بەهەشتەوە بۆیە دەنگخۆشەکان نابێت کەم تەرخەمیکەن هەمیشە پەنای مایکەکە بگرە لە ماڵەوە وەرە بە نیەتیەوە با تۆش بانگەکە نەدەی بەدێن نیەتیەوەی بانگەکە بدەی دانیشە با کەسێکی تریش بانگە بدات تۆ ئەجری خۆتە بۆ نووسرا کۆتا خاڵم لە خزمەتتانە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمێ ئەبشیروا موژدە بدەن موژدە ئەم موژدەیە بۆ کێیە مژدەیەکی زۆر گەورە مژدەی بەهەشت مژدە بدەن بە بەهەشت بە خەڵکێک کێن یا رسول الله صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ مژدە بدەن بە هەر کەسێ پێنج نوێژەکەی لەناو مزگەوتا جێبەجێکە خۆی لە گوناهی کەبیرە و پارێزێ ئیلا بەهەشت جێگەیەتی و دەخەل الجەنە ئەچێتە ناو بەهەشتەوە ئەم کردەوانە هەمویان کردەوەی بچووکی ئاسانن هەمومان ئەتوانین جێبەجێیان بکەین بە ئاسانی ئەگەر نەشتوانین بە کولی بکەین ئەتوانین بە شتێکی بچووک بەشدار بین تایە هەر یەکێک لە ئێمە ئەکرێ دەرگاکانی بەهەشتی خوا لەسەر زەوی خوا بۆ خۆی واڵا بکە هەر یەکێک لە ئێمە ئەتوانین بەهەشتی خوا لەسەر ئەم زەویەی خوا بۆ خۆمان بکەینەوە چەند کەس هەیە والله ئینسان ئەتوانێت لەسەر زەویە کە ئەیبینێت و دەرگاکانی بەهەشت یەکەیەکە ئەکاتەوە
ئەتوانێت سەیری ناو خەڵکی بەهشت کە لە ڕێی ئەمانەوە کە ئەمانە ئەهلی بەهشتن لەسەر زەویە ئەوەندە نەبێت لە عەقیدەی ئیسلامیە کە بڕیار درراوە بەس خوا خۆی بڕیار ئەدا کی ئەچێتە بەهشت و کی ئەچێتە دۆزەخ ئەگەر نە ئەمان توانی شاهیدی بدەین لەسەر ئەو کەسانی کە ئەم کارە خێرانە جێبەجێ ئەکەن لە ئەهلی بەهشتن چونکە ئەمانە فەرمایشتی پێغەمبەری خوان صلی الله عليه و آله وسلم فەرمایشتی ئەویش وحیە وحیش هەڵەیتیان نییە وعدی خوایە ئومێد دەکەم ئەمانە هەر هەمویان بەسەری بەرزەوە لە بەهشتا یەکتری ببینینەوە بە خزمەتی یەکتر بگەینەوە ئێمە هەر یەکێک لە ئێمە خۆشەویستانم کۆمەڵی مەشاریعمان هەیە کەسمان نییە بێ مەشروع بین هەر یەکێک لەمانێکە وەم باسکردنەمانە مەشروعی دینن بۆ هێنانەوەی دەسەڵاتی خوا حکومی خوان لەسەر زەویە بۆیە هەر کەسەمان ئەم کارانە جێبەجێ ئەکەین و دڵنیابن لەوە لە خزمەتی پێغەمبەری خوای صلی الله عليه و آله وسلم چۆن بەخوا ئەلەم مزگەوتە ئاوا دانیشتوین ئومێدمان زۆرە بە ڕەجامان زۆرە بە ڕەحمی خوا ئاوا لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە بەهشتا کۆبینەوە خوای گیان ئێمەی گونەهباری خەجاڵەتبار لە مانگی ڕەمەزانە بەرەو شەوی 27 ئەڕۆین و هانامان هێناوە بۆ لای تۆ یا ئیلاهی بە زمانی بەڕۆژۆ لە تۆ ئەلاڵەینەوە ئەپاڕێینەوە خوایە لەسەر جەم گوناهەکانمان ببورە یا ڕەبی خوایە گوناهێ لەمەوە پێش کردومانە لەو پاش ئەیکەین بە ئاشکرا کردومانە بە نهێنی یا ئیلاهی لە هەمویان ببورە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ڕەحمەتت کەڕەمت بەزەیت بەرەکەتت سەلامەتیت ئەمن و ئەمانت عافیەتت خوایە بەسەرمانە دا ببارێنە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین هەر کەسەمان کۆمەڵی گرفت و کێشە و مەشاکیلمان هەیە یا ئیلاهی بەخوا پەروەردگارە ئێمە دەستی دوعا بۆ کەس بەرز ناکەین و بۆ تۆ نەبێ بەخوا پەروەردگارە لە کەس نالاڵێنەوە ناپاڕێنەوە لە تۆ نەبێ یا ئیلاهی هانامان هێناوە بۆ دەرگای تۆ هەر کەسێکمان بێحاڵ و ماڵە ماڵداریکە پەروەردگارە ئەو گەنج و لاوانەمان کە بێحاڵ و ماڵن تا ئەمڕۆ خۆی ماڵداریان کە دەرگاکانی خێر بەسەریانە بکەرەوە یا ئیلاهی دەرگاکانی خێر بەسەریانە بکەرەوە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت یا ڕەبی خوایە عەفو و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەیی خۆت خوایە لاوەکانمان دامەزرێنە لە ئافرەتان لە لاوانمان لە گەنجانمان خوایە بۆ خاتی گەورەی خۆت دامان مەزرێنە یا ڕەب العالەمین پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەومان نەخۆشە شیفامان بۆ بنێرە خوایە ئەومان کەم ڕزقی حەڵاڵمان زیاکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەومان کەم ڕزقە خوایە ڕزقی حەڵاڵی زیادکە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت زەلیلی سەر جێگەمان مەکە خوایە زەلیلی دەستی مرۆڤمان مەکە خوایە محتاجی دەستی نامەردمان مەکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت دەرگای خێر بەسەر هەژارانمان نابکەرەوە یا ڕەبی خوایە لەکوێ ئەکەم تەرخەمێکمان هەیە پەروەردگارە لێمان ببورە یا ڕەب العالەمین خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەیی و گەورەی خۆت خوایە بەرەکەت بەسەر بازاڕەکانمانە ببارێنە یا ڕەبی خوایە حەڵاڵ لە بازاڕەکانمانە زیادکە بەرەکەت بەسەر زەوی و زەرعاتمانە ببارێنە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە بەرەکەت بەسەر مەڕووماڵاتی ئەم وڵاتە ببارێنە یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین ڕزقی حەڵاڵ لە هەموو سوچێکی ئەم وڵاتی ئێمە زیادکە یا ڕەبی خوایە کەسانی عادلی عاقڵی عالم بکەرە خاوەنی ئەم وڵاتە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ئەوانەی فەساد لەم وڵات و نیشتیمانی ئێمە بڵاوەکەنەوە لە کۆڵ ئەم میلەتیان بخەرەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای هیدایەتی کەناڵە ئەعلامەکان بدە ئەوەیان جێگەی هیدایەت نییە خوایە لە کۆڵی ئەم میلەتێ بخەرەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان بێپارەیان خەو دەمیان داخەیە ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە ئەوانەی خراپە لەناو ئەم وڵات و نیشتیمانە بڵاوەکەنەوە لە ڕووی ئەعلامیانەوە ترس و دڵڕاوکێ دائەنێن لەسەر ئەم خەڵکە خوایە بۆ خاتی گەورەی خۆ لە کۆڵ ئەم میلەتیان بخەرەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سڵاومان بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خوایە یەکێک ناومان لە خزمەتیا بێنە پەروەردگارە بەخوا ئێمە مشتاقی دیداری ئەوین خوایە بە دیداری ئەومان شادکە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین سەڵات و سەلامی خۆت بە ئەندازی نمەی بارانی باریوی ئەم ساڵ بە ئەندازی چرۆی ئەم ساڵ بە ئەندازی گەڵا و جای زەردبووی ئەم ساڵ پەروەردگارە بە ئەندازی هەناسەی مەخلوقاتت بە ئەندازەی دەنکی هەنارەکانی هەڵەبجە سەڵەوات بۆ دیداری ئەو خۆشەویستە ئەنێرین و پێ بگەێنە ڕەب العالەمین
يا ربي خوايا أم دعانا من قبولك تراويح كان من قبولك ذكر أوراد من قبولك أوداني مزقوت كان من قبولك خير وخيرات كان من قبولك يا ربي خوايا داوال لي أكين بركات بسر جرفاني أو دولة منانا ببارينا خواك هاوكاري هجارانا كان لم رمضان يا رب العالمين خوايا بخاتي قوري خوت هر مسلمان الزكاة كيدر أكا بهزاران قاد بوي بركروا پروردگارا أو مسلمان أني نبو ندارن لدمي معلومنا لخوان أجرنا وسرفي تكانيان أدان خوايا بركتي أسمان وزي بسريانا ببارينا يا ربي خوايا داوال لي أكين بلطفي خوت بحرمتي أمر شسبيانا بحرمتي أملا وتوبة كارانا بحرمتي أمنا الله بيقولنا هنا پروردگار داوال لي أكين أم دعانا من ورقرا آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيء وجبوري وخوالي من قبولك